جیاوازی نێوان ئینتیظار لەگە تەڕەبوسی چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، دوو شەیترمان هەیە لە قورئانی پیرۆزدا، وشەی ئینتیظار لەگە وشەی تەڕەبوس، هەردووچیان بە مانای چاوەڕوانی دێن، بەڵام لە قورئانی پیرۆزدا هەر یەکەیان لەو مەبەستێکی تایبەتتر بەکارهاتیە. تەڕەبوس ئەربووشی باسمان کرد بە مانای ئینتیظار دێ، بەڵام ئینتیظارێکی زۆر، چاوەڕوانیەکی درێژ. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ قل تەڕەبەصوا فإني معكم من المتربصين. یا محەممەد صلی الله علیه وسلم پێیان برێ کەوا ئەنگۆ چاوەڕێکەن، ئەم نیش لەگەر ئێوە چاوەڕێ دەکەم، بزانین لە کۆتاییەکەی چیهانمان سەرکەوتوو دەبین، چیهانمان حەقین، چیهانمان ناحەقین. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ ئین هو إلا رجل به جنة فتربصوا به حتى حين. لۆ ماوەیەک با چاوەڕێ بکەن، ئەوان دەیانگوت ئەو پیاوە شێتە، ئین هو إلا رجل به جنة، ئەو شێتاتی هەیە، فتربصوا چاوەڕێکەن به حتى حين، لە بۆ ماوەیەک، بەڵام لەو ماوەیەکی درێژ، کەواتە تەڕەبوس ماوەکەی درێژە. و هەروەها تەڕەبوس زۆربەی کادوایە، تەڕەبوس ئەوەیە کەوا کاتەکەی دیاری کراوە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێتن والذین یتوفون منکم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10. ئەوانەی کەوا پیاوەکانیان وەفات دەکاتن، ئەو ئافرەتانە کەوا چەند عیددەی دەبی ببینن، 4 مانگ و 10 ڕۆژ، کەواتە تەڕەبوس هەماوەکە درێژە و هەروەها دیاریکراویشە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء. ئەوانەی کەوا ئەو ئافرەتانەی کەوا جیا دەبنەوە لە مێردەکانیان، ئەوانە دەبی 3 قوڕ، 3 پاچی ببینن، یاخود 3 عوزری شەرعی مانگانە ببینن. جا کەواتە تەڕەبوس زۆربەی کادوایە کاتەکەی دیاریکراوە و هەروەها ماوەکەشی درێژە، بەڵام ئینتیظار ئەوەیە لە حاڵەتی وەکو دەرێت چاوەڕوانیە. خوای گەورە کاتێکەوە باسی شەیتان دەکا دەفەرمێتن قال أنظرني إلى يوم يبعثون قال فإنك من المنظرين. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێتن هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي بعض آيات ربك. کەواتە کاتەکە دیاری نییە، لە ئینتیظاری کاتەکەی لە بۆ دیاری نەکرایە. و هەروەها چاوەڕوانیە بە لەسەرخۆیی، و هەروەها چاوەڕوانیە وەکو دەرێ یعنی بە هادی و بە لەسەرخۆیی، وەکو خوای گەورە دەفەرمێ من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر. هەندێکیان ئەوەیە لە چاوەڕوانی دانا وەکو دەرێ بە هادی و بە ئاسایی وەکو دەرێت چاوەڕێ دەکەن کە ئەوانیش بگەن بە برادران و دۆست و ئەحباب و خۆشەویستانیان. جا کەواتە ئینتیظار کاتەکەی دیاری نییە، بەڵام تەڕەبوس کاتەکەی دیارترە و هەروەها طول الئینتیظارە، یعنی ماوەیەکی درێژە، و هەروەها تەڕەبوس ئەشەد من الئینتیظار، واتە وەکو دەرێت تونترە لە ئینتیظار. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.